کۆمیتەی سەرکردایەتی کۆبووە پاش زنجیرەیە کۆبوونەوەی دوور و درێژ لە ڕابردوودا و کۆبوونەوەی درێژی بێ ئەنجام ئەم کۆتایی هێنا بەم دڵە ڕاوچێ و بەم بارودۆخی کە لە ناو یەکێتی نیشتیمانی هەبوو ئەویش بە جێڕانەوەی کاری ڕۆژانەی یەکێتی نیشتیمانی بۆ سەر سکەی ئەسلی خۆی بە هەڵبژاردنەوەی مەکتەبی سیاسی و دابەشکردنی ئەرک و کارەکانی بەسەر ئەندامانی مەکتەبی سیاسی و هەروەها بڕیاری ئەوە دراکە مەلەف دروستکرێ بۆ هەر یەکێک لە مەکتەبەکان ئەو هەواڵانەی سەرکردایەتی کادری پێشکەوتوو کە شایستە و ئامادەن بۆ هاوکاری لە مەکتەبەکان دابەشکردن بەسەر مەکتەبەکان و مەکتەبەکان تەقویە بکرێن بە ئەندامانی سەرکردایەتی و کەفاەتەکانی کە هەن لە کاتێکدا کە لە ڕۆژاوای کوردستان ملەتەکەمان لە بارێکی زۆر سەختدا لە ئافرین لە کاتێکدا کە ژمارەیەکی زۆر لە تێکۆشارانی گەلەکەمان لە باکوور لە زینداندا لە کاتێکدا هەرێمی کوردستان لەبەر نەبوونی ئەمری مەعاش و کێشەی دارایی و بارودۆخی اقتصادی خراپ و ناکۆچی لەگەڵ حکوومەتی فیدرال تا ئەم لەحزەیەش دەست پێنەکردنی مەتارەکان بە کاری خۆیان و نەبوونی هاتوچۆ و لە هەمان کاتیشدا کێشەکانی کە لە خاڵە سنووریەکان هەیە بۆیە من پێم وایە لەو ئانوساتەدا ئەو هەڵوێستەی سەرکردایەتی یەکێتی بە بەرزترین پلەی هەستکردن بە مەسئولیەت هەژمار دەکرێت ئەویش بە کۆتایی هێنان بێت کێشەکانی ناوی نیشتیمانی ئەو لیستێک کە ئێمە بانگەشەی بۆ دەکەین لیستی یەکێتی نیشتیمانیە ژمارەکەی 162 هیچ لیستێکی تر نییە ئەوانە ئیدعاش دەکەن ڕاز ناکەن لیستی یەکێتی بێت تەنها لیستی یەکێتی لیستی 162 هەموو ئەندامانەی یەکێتی یا ئەو بەرپرسانەی یەکێتی لەسەر لیستی دیگە غەیری لیستی 162 کاندیان کردوون ئەوە خۆیان بەرپرسیارن لە ئایندەی خۆیان چونکە ناکرێت تۆ ئەندامی لە ڕێکخراوە بەبێ ئاگادارکردنەوەی لایەنی سیاسی خۆت بچی لە لیستێکی تر کاندید بی